دا کە پێویستە گەل بڕیار بدات ئەوە بڕیارماندا الديمقراطية المباشرة أن يقرر الشعب دەبێ گەل بە ڕاستەوخۆیی بڕیار بدا کە ئەوەش بریتێ لە دیموکراسی ڕاستەوخۆ أو دستور شركاتي بابلين وقت بينين سعد الصورة أوي كده بينين شاني دستور شركاتية. الشعب اليوم اختار الحياة والشعب كما رأى كما رأى أمرو قل جياني خوي هلا بجيريت كاتك صدر داواي كرد بيويستا خوي بريار بدا استا وتا قل العراق اشتيانا برياري خوي دا و وشكرا لكم. اليوم هذا اليوم هاي الحركة مالتنا لأمرو لم بزوتنا ومان دا برلمان كي ناحق بوش لنا وبين بهيزي سيد مقتدى صدر وقال العراق بس سنة وشيعة وتركمان وكرد وهموانو أمرو دستورك ايومان كبكر جيراواني دروا لنا وبرد استقل سركوتوا اگر قربي سركوتن اواد به خبا سيانزا صال غدر مان يدكن ثروت مان ددزن مذهباتي من بودروز دكن جیاوازی دروسكن لبين شيعة وسنة وكردا اي سياسية بيسكن سيانزا صال استمان يدكن امرو قلب الرياري خوي دا استقلي خوي بجان الروح لقلطين اي عراق برايان مان لسنة وشيعة فرق مان نية جیاوازی مان نية هر وقت شون سرق صدر وتي وآقاداري كرنو بيوتن كأيما استلا صدر كاني ناوچەی سەوز داین و دواتر گەلیەتە سەرتان بۆ ناوی و ئەوە ئێمە هاتووین ئێوەش وەکو چۆن مشک لە کوونەکانی ڕاکایەوەش ئاوا ڕاتان کرد سیاسیە گەندەڵەکان و ئینشەڵڵا ئەمە کۆتایی ئێوەیە و گەلی عێراق سەرکەوتنی بەدەستێنەوە. من بەوانە دەڵێم کە وتیان گەل هاتە ناوچەی سەوزەوە دەیدزێت بەڵکو هیچ شتێکی نەدزیوە و پارێزگاری دەکات و بە شێوازێکی ئاشتیانە هەروەک چۆن سەدر ئاماژەی پێکرد گەلی عێراق هیچ شتێک تێک نادات ستەممان لێ دەکەن حەقمان پێ نادەن برسیمانە گەلی عێراق. المالكي من قال السلم قالوا ما حد يطب له خضراء مالكي وتي نابێ کەس بچێتە ناوچەی سەوزەوە ئەوە هاتینە ژوورەوە و ئەوە گەلی عێراقە دەبینێتە هەروەک چۆن سەید مقتەدا وتی ئێستا لە بەردەم دەرگای سەوزان دواتر یەنە ناویەوە هاتینە ناویەوە. بەڵێ ئومێد گەرگوێت لە منە هەوڵ بدەن کامێرەکە لە شوێنێکدا جێگیر بێت لەبەر ئەوەی کە NRT تاکە کەناڵەکە لە نێو هۆڵی پەرلەمانە و وێنەی خۆپشاندەران لە نێو هۆڵی پەرلەمانەوە دەگوازێتەوە بۆ بینەران. ئومێد گەرگوێت لە منە بەڵێ ئومێد هەوڵ بدەن کامێراکەتان لە شوێنێک جێگیر بێت لەبەرەوەی کە NRT